من پێم وایە کە بەپێی بە هەم بەرژەوەندی ئێران هەم بەرژەوەندی ئەمریکا ئێستا لەوانەیە کە شەڕێک ڕووبات. ئەمریکا ڕاستە هێزێکی گەورەی هێناوە، ئەوەی کە بەپێی سیاسەتی ترامپ بەڵێ ئاشتی لە ڕێگەی دەبر و هێزەوە ئێمە بە ئاشتیەکەین، یعنی ئەمە هێز نیشاندانە بەرامبەر بە ئێران کە ئەگەر ئاشتیەکەی بەخێربەی سەرچاو وەکو ترامپ وتی ئێران وڵاتێکی گەورەیە، ئێمە ئەمانەوێت ئێران عەزیم و وڵاتێکی عەزیم بێ، یعنی ئەڵێ لەگەڵ ئێمە بی ئەتوانین بپارێزین و وڵاتێک بی اقتصادەکەت هەتا مەسەن گەمارۆ لەسەر لابێن اقتصادەکەت بژێنیتەوە لە بەرامبەر خەڵکی خۆت تا بتوانی کۆنتڕۆلی دۆخەکە بکەی. ئەم پەیامەی بۆ ناردۆوە هێزەکە هێناوە، ئەڵێ ئەگەر لەگەڵم ڕێ بکەوی باشتر وم هێز بەکار نایەنم، بەڵام ئەوەی کە ئەگەری بەکارهێنانی هێز بە تەواوی دوورکەوت بێتەوە بەڕای من ئەمە هێشتا ینی با بڵێن شتێکە کە پێشبینەکەی سەختە قورسە. من ئەڵێم بەڵام بەپێی پێویستیەکانی هەردوولا هەم ئێران لە بەرژەوەندینێکە لێی بدرێ و هەم ئەمریکا لە بەرژەوەندینێکە لە ئێران بات. ئەگەر ئێران من لەیاد بارحاڵ سەربایات بە بڕای من ئەمریکا زەربە لانی کەم لە بنکە ئەتۆمیەکان و لە دامەزراوە ئابوووریەکان یاد کەەوە حتمما زەربێکی گەورە لە ئێرانەوە. بەڵام پێم ئەمە دوورە، بەڵام ینی واژنێ کە بڵێ تەواو بوو بێت یا بەو دەرەجە دوور کەوتێتەوە کە ئینسان باڵێن ڕەحەت دابنیشێ بڵێ ترەوە خەتەری جانکە دوور کەوتەوە. نا خەتەری جانکە بە بڕای من دوور نەکەوتەوە، چکە هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە بوو هەن، یعنی ئەگەر ئەمریکا ڕای من لە ماوەیەکی دیاری کراوە بەڕێکەوتێنەکان لەگەڵ ئێران، من پێم وایە کە ینی بە جۆرێک ئەو هێزنەوەاندنە ئەکات ینی